بە بەردەوامی 38 تیم لە قایمقامەتی سلێمانی چاودێری بازاڕەکانی شار دەکەن، دەگەڕێن بۆ خۆراکی بەسەرچوو بێکواڵێتی و ساختە. لەشکر حەمید سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی دەڵێت لە 11 مانگی ڕابردوو 830 تۆن خۆراکی خراپ بوو دەستی بەسەرداگیراوە. ئەو خۆراکانە بەسەرچوو بوون، لە پشکنین دەرنەچوون یان ساختن. لە ماوەی 11 مانگی ڕابردووە زیاتر لە 830 تۆن خۆراکمان دەست بەسەراگرتووە کە شیای بەکارهێنان نەبوو لە ڕێگەی لیژنەی تەلەفی قایمقامەتی سلێمانیەوە تەلەفمان کردو. جا ئەو خۆراکانە بە پێی جۆرەکەی گۆڕێهەی بووە بەسەر چووە، ئێکسپایر بووە. هەنێک خۆراکی تری هەبووە کە لە پشتین دەرنەچوو، هەنێکی تر هەبووە کە تەزویر کراوە و فێڵ کراوە لە خۆراکەیان. ئەو بەرهەمانە بۆ کە بەپێی یاسا ڕێگە پێدراونی و قەداغی ساختکرێتەوە لە بازاڕەکانە لایەن لیژنەوابەشەکانەوە دەستی بەسەراگرا و زیاتر لە 1100 پسوڵی سەرپێچی بۆ شوێنەکان کراوە و چەندی شوێنی داخستنمانەیە زیاتر لە 600 شوێن لە ماوەی ئەم ساڵا داخراون بۆی پابەندەبوونی بەڕێنمایەکان. ئەمەیەکێکە لەو مادانەی کە تەزویرەکرێ لە وڵاتی ئێرانەوە کە خاوەنی ڕیسی خۆی هەیە لە ناو شاری سلێمانی کە سکاڵاکە ئێمە لیژنەکانمان دەستەگرێت بەسەری. بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانیش ڕایگەیان ڕۆژ نییە لیژنەکانیان دەست بەسەر مەوادی بەسەرچوودانەگرێت بە جۆرێک لەم ساڵدا 40 تۆن خۆراکی بەسەرچوویان دەست بەسەرداگرتووە. ئێمە هەشت شتێک کە لە بازاڕەکانە هەبێ ئەبێ خاوەنی هەبێ. بۆ نمونە کاچیدە سەر برنجەکان، کاچیدە سەر ڕۆنەکان، ئەمانە هەمووی وەکیلی تایبەتی خۆی هەیە و هێمای تایبەتی خۆی هەیە. هەچ تەزویرێک لەو شوێنانە بکرێ ئێمە خاوەن کۆمپانیەکە خۆی ئێسکاڵاکە لەسەر شوێنەکە و ئێمە لیژنەی تایبەتمانەیە چێ دەستەگرێت بەسەرجەم ئەو شوێنانەیە 40 تەن موادێک ئێستا دەستی گیراوە بەسەرە لەناو ئەو شوێنانی کە ئاماژەم پیاە لە گەنجینەکانە لە سوپەرمارکێتەکانە لەناو بازاڕەکانە. ئەمی کە هەیە بەشێکی زۆری تەلەف کراوە. بینەرانی خۆشەویست، ئێمە هاتین بۆی کە لەگەڵ لیژنەکانی قایمقامێت و چاودێری بازرگانی لە سلێمانی سەبارەت بە خۆراک و هەندێک مەوادی دیکە قسە بکەین، بەڵام کە هاتینە ناو قایمقامەتی سلێمانی هەندێشتی دیکەمان بە دیکرەویش دەرمانی بەسەرچوو یا دەرمانی نایاسایی کە لەلایەن تیم لە نێو لیژنەکانی قایمقامەتی سلێمانی دەست بەسەر بڕێکی زۆر گیراوە. ئەوەی کە لە پشتی منەوە هەیە 250,000 پارچە دەرمان و کەرەستەی پزیشکین کە یا بەسەرچوون یا بە ڕێگەی قاچاق و نایاسایی هاتوون. لەگەڵ نوێنەری بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و پزیشکێکی پسپۆر لە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی گفتوگۆ دەکەم. دەڵێن هەر چوونێکیان بۆ بازاڕ بەبێ دەرمانی بەسەرچوو ساختە نەگەڕاونەتەوە. ڕۆژانە سەرجەم سێکتەرە پزیشکیەکان بەسەر ئەکەنەوە لە نۆرینگە نەخۆشخانە دەرمانخانەکان. ئەو دەرمانانی کە دەستی بەسەردا دەگیرێت لێرە پێکاتۆ لەو دەرمانانی کە سەرچاویان نییە بۆیە بەداخۆ زۆربەی شوێن و سۆشیال میدیاکان وازان ئەو دەرمانانی کە دەستی بەسەراگیرێ سەرجەمیان بەسەرچوون. بەڵام ئێمە لە بەسەرچوو کێشاوی ترمان هەیە کە ئەوانیش بریتین لەو دەرمانانی کە سەرچاویان نییە، نازانین لەکوێوە هاتووە. ئێمە ئەو دەرمانانی کە ئەجرێت چەند جۆرەگەن، هەیەنە بەسەرچووە، هەیەنە قاچاقە، هەنێکیان هەیە ڕێژێکی کەم تەزویرە، هەنێکیان هەیە شێوازی هەڵگرتنەکەی تەندروست نییە، هەنێکیشان هەیە لە شوێنێکا دەستی بەسەرای گیراوە بۆ نمونە کە نابێ مامەڵی پێوە بکرێت. ئەوەی کە زۆر کێشەیە چەند شتێکە بوونی دەرمانی قاچاق لە کاتێکە بوون ئەم دەرمانە بەدیلی هەیە لە ناو شاری سلێمانیا بە شەریکەی ڕسمی هەیە بە شێوازێکی تەندروست هێنراوە، فحسی کوالیتی کۆنتڕۆلی بۆ کراوە، شێوازی هەڵگرتنەکەشی تەندروستە، بەڵام ئەڕۆن هەمان دەرمان لەبەرەوەی کە لە وڵاتێکی تر هەرزانترە بە شوێکی ناتەندروست ئێن بۆ ناو شاری سلێمانی. هەوڵی قایمقامێت، ئاسایشی ئابووری، چاودێری بازرگانی هەموو لایەنە پەیوەندیدارەکان یەک ئامانجە پاراستنی ئاسایشی خۆراک و تەندروستی هاوڵاتیان. ئاوەر عەلی گەلی کوردستان، سلێمانی.